صباح الخير خانة من شيرين شهن زبان من صباح الخير يا خانم شيرين شهن زبان من توی روح روان من یەکەم گۆرانی خۆت لە بیرە لا برنامج أنا بقصك بكر ئەو تۆقیعمانای چییە لدنيا بيب كانوا بنو ناقەریشتێت تۆ دەنجی خۆتی یان گۆڕانکاری بەسەر دەنجدێنی فیسەبیلی کە خەڵکی ڕازی وەکو مقلد کردن تقلیدی کەسیان ناکەمە بەڕاستی ئێوەشمارەم نەدەبی جواب دێ ئێستا کتابی خەڵک کوارە کارمەند بە مەشروبی وای لێ هاتیان یەکەم کەس ئەتوو لە ڕوانزە هیناتە سەر ستێژی یوسفیان بەجلکی بابنوێ لە پشتۆی مێکزەبینێت دەو جادەرێم جوانە بێ پڕە بەوێ سبیانە حەیرانۆک ئەمن لۆ خۆڕاوە چی بکەم با لە چێلیەکویستانە پێدا بێمە خوارێ بەرامبەری گەردە گەردێ ڕواندزیە ماروێران بەرامبەری کانی قوڕێ وەختی لیفکە شۆڕ و گەردەن زەرد و سەر بە زێردانیشتینە بەخێر بێ قوربان مامۆستا کوی باشی چەند حواڵ درستیت دێنگۆ کونا وڵا الحەمدە ماڵێک کونا وەڵا لە خوای بەرگار دێنگۆ باش ئەوبرایانە کونا وەڵا هەموو باشە سەلامت بیا کاکارزان کووە هەموو باشە خوار باش بن ئەوە زۆر مەعزبی یەکشتی تومە کارمەند ماشەڵڵات لێبی شتە زۆر لەبەرە گۆرانی زۆر لەبەرە قوربان مامۆستا فەزلی خۆیە ئەمە دەبی ئایپادێکمان پێوی بەردەوام مۆبایلێکمان پێوی بەدی کەلیماتی بگەڕین ماشەڵڵە کارمەند ئەو شتانە من من مامۆستا ماشەڵڵا ئەو کووە کارمەند وڵی مێشکم باشە لە خوای بەزیاد بێ قەستەوی مەخرافە زۆر جارە قوربانە مامۆستا بخورە ماشەڵات لێبی ماشەڵڵا بێ چاوانی بیها قوربانە مامۆستا گەورە سوپاس عزیزی منی دووبارە بەخێر بێ قوربانە سوپاس عزیزی منی کارمە جان دەمەوێت لەوە دەست پێ بکەم یەکسەر بچمە ناو پرسیارەکانم لەگەڵ جەنابەت بەڵێ یەکەم گۆرانی خۆت لە بیرە یەکەم گۆرانی خۆم ئاکە گوت بت بەڵێ کامە گۆرانی بۆ صباح الخير يا خانم جنابة تۆ گوتم بڕۆ سەر مسرای گۆرانی حەزم لێ ئەگەر تااقەت تەیە باش بە سەر چاو تااقەت تەیە ئەمن ئەوی لێدە مەتش ئەوی لێدا صباح الخێرەوەی لۆچیە ناوێت دەها بە خۆت دەکەش لێدا ماشەڵات لێ بێت تۆ بزانام شەشەف ئالەتی زانی عەزفکەی ڕسمت هەیە لەگە هەمووان بەڵێ بەڵێ صباح الخير خانة من شيرين شهن زبان من صباح الخير يا خانم شيرين شهن زبان من توی روح روان من ببد قربات جان من تعالى الله شدايته شوي شيرين صفاته تعالى الله شدايته شوي شيرين صفاته هەر بژی دەنگ خۆش کارمەند باعودەکە لای خۆت بێ وين بي؟ وێت بی دريش كم لنا أنا؟ درێژکە ناقرش ليتو؟ ناچە ناقەریشتێت تۆ یعنی چ هم صادرتو هزار سالي للرانزي ابوي مارت هزار سال پێ ساڵان لە ڕوانزە فين صار لا بلا ما انتو إيه، صار لا ناقرش. حولي بيبي حولي باوەڕتە بی ناقریشێتەوەم جێ لێ نەبووە ناقریشێتەوە یعنی چ مثلا نوت بنك اتقى هناري وقري شو يعني تي ینی دایتە چێنە او هناري وقري عكسكو؟ شو لا انا وقري شو وڵان حەزان يعني بكدو بارتن بكدو زمانی ڕوانزی شیرینە زۆر خۆشە قربان الله مؤنث شانەیە گۆنیا مذكر مؤنث ماني بلا مؤنث مذەکەرتانەیە خۆش و پێ ساڵ لێ من وڵام خوش براي كد لي ندري بزانم کۆمەڵە خەڵکی زۆر باشم لێ ناسی بەڕاستی تێکەڵاو بوونم لەگەڵ کۆمەڵک شەخص ینی ئێستش کە عیلاقاتم مایە لەگەڵیان بەڕاستی زرارت كرديا واقعان پێ بڵم نا زەرم نەکرد انسان زور سادان بجدي تەجربەشی زۆر خۆش بوو لە بۆ من لە ڕوانزێ پێ ساڵ لەوێ و ئەوەی کە زۆرتر خۆشحاڵم دەکا ئەم سالی وەکو جەنابەت دەبینم کە ڕۆژێک لە ڕۆژانە شانازی بۆ دەکەم کە ئەلفوبەیەکی کچکەشم فێر کردبی لە مۆسقایبی لە گۆرانی لە هەر بابەتەکبی عزیزی ئەتووی کۆمەڵک بابەت خەڵکیکە نابوو نمونە هەنگاوە ڕێبیناش سیاوەشە
کاک یوسفە ئێ، کاکچێ کاک یوسف کاکچێ کاک یوسف زۆرترین برادراتی لەگە کاک یوسف ما ئێستش منە ڕەفاقەتەی تۆنمان هەیە یوسف کوڕەشی نازدارە مارەدان پیاوە مارەوەدان پیاوە والله. زۆر باشە کارمەنجام لۆندڕق لە مریش چێ مریش کرد بەڕێدا عمریش مارەدا ها لۆندڕق لێتی لای بەرنامە نەبا قسەک بکرد بەزدی لۆندڕق لە خواردنی مریش چێت و مریشک هەونیە ناها بەخوای هەونیە ئێ بەزدی ناخۆی بەجددی ناخۆم پەلەوەری ناخۆم من ئەوەی باڵی پێ بینە ئەوەی باڵی پێوە بیناخۆ برادرش کەشمانەی لێرێ ئاها قۆچ قۆچی بخۆی ئەوەی شاخدار ئەوانەی قۆچیان پێ بەرێ 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 دەبیانە بخورێ پەلەوەری قڕوەسەرەتی تێدایە مریش چێ هەرام باشە باسە کارمەند کۆمەڵک ژەنیار هەبوون لەگەڵت بوون لە بیدایەتی کە کارمەند دەستی بە گۆرانی گوتن کرد هەموو ڕەفیق و دۆست و ئەحبابی خۆت بوون بەڵێ دڵنیاش- کە دەستم بە گۆرانی گوتن کرد بەڵێ بەڵێ وابزانم ئێستا شەو عیلاقاتتان مایە ینی لەگەڵ ئەکید یەکتری وایە. بینتان تێک نەچووە وەکو ئەوانەی دی بەڵام لۆ نەتوانی ئیسفادیان لێ بکەی هەتاکو ئێستا چکە ئێستا کۆمەڵک وەک نەبی بڵم ژەنیاری زۆر بەتوانات لەگەڵ ئێستا کرد لایڤەکانت و لە کۆنسرتەکانت بەڵێ. بەس ئەوانی ژەنیاری بەتوانە بوون و نەتوانی ئیسفادیان لێ بکەی وایە پاڵپشتی باش بوون ئەکید ئەمن ئێستاش لەگەربی فەخریان پێواکەم و ئاسفی زۆر زۆر چاکەن و ئەو ڕەفاقەتە لە بینمان هەرمایە بڕوا بکەم ئەم ساڵ دەرکرد بچمەوە ڕوانجێ ینی سەردانێکی ماری بابم بکەم و سەردانێکی ماڵی خەزورم بکەم حتمما دەبی سێم جێکە بچم لای ئەو برادرانەبی بەڵێ ڕەفیقی زۆر نێزیکی منن ئیدیا من دەست بەرداریان نەبووم و دەست بەرداریشان نابم بەڵام ڕەنگە لە کۆمەڵک شت مەسەلا تو کۆمەڵک تەبیعەتی من بەدڵ بی ئەم کۆمەڵک تەبیعەتی تون بەدڵ نەبی لەسەر کۆمەڵک بابەت و نەوعەن ما ئەمە ئەو کاتێک کە لە هەولێرێ بووین ئیشمان زۆر باش بوو ینی پارە هەبوو وەزعی فەنی زۆر زۆر باش بوو توانیمان لێرانە ینی تقریبا نزیکەی ساڵ و نیوە 2 ساڵ بەیەکەوە ئیش بکەین بەڵێ. بەڵام لە پڕ ئیش نەما بازار ڕاوەستا پارە نەما خەڵک نەداهاتە لایڤی وەی لێ هات بۆ من لە 7 لایڤ موزیکی شەوانە ینی هەفتەی 7 ڕۆژ لایڤ موزیکمان هەبوو لە 7 ڕۆژی ببووە 2 ڕۆژ بەڵێ ئەنی وەها کەم ببووە بەڵێ ئیدی مامسە فازلم لەگەر بۆ ئەو کات مامسا هەژارم لەگەر بوو بەڵێ مامسە فازل باوکمی کە دەوامی پۆلیسە لە ڕوانزێ بەڵێ دەزانم دەوامی تۆزە گۆڕا ئەوانە و گەڕاوە ڕوانزێ مامسا هەژاریش واقعەکەی دی کە کووە ئیدی قسەم لەگەریان گوت واقعەکە بەو شێوەیە گەر وەزعەکەش باشتر بوو ئیشاڵە بێ کۆ مەم ئیشەکەینەوە ئیدی مامسا هەژاریش گەڕاوە ڕوانزێ مامسا هەژار لە ڕوانزێ ئەمە بزانم لە بێخارێ مەطعەمەکی دانا بەڵێ ڕاست ئیدی سەرکەوتوش بوو لە ئیشی خۆی وەڵا زۆر الحەمدولله الحەمدولله ینی خوا ڕازقا بەخوای نە ئەمە نەئەچوو ڕاستە ئێستا چۆنە مشتری بوانە بازاری لایڤانە کووە لە خۆی بە زیادەبی زۆر زۆر باشە باشە 1000 شکر الحەمدە پرسیارەکە لێ دەکەم بەرێ حەزم لێت وەزێک بە سەرەحی جوابم دێەوە سەرچاوە بەڕاستی ئەگەر ئیشەچکە هەبێ ئیشەکی باشە بێ لای فیزیکی دەکەی ئەگەر شتێکی باشتر هەبی بەڵێ. ئەکید نە بەڵام فەنی خۆمەکەمەوە هیچ واز لە نا ئەمن باسی لایڤ میوزیک دەکەم وەکو بزنس خۆی وەکو بزنس مامستاجان ئەمە بخۆمان توش باشتر دەزانی ئەو بزنسەی کە هونەرمەند پێ ئەژێ تا لای موزیکە ڕاستە وایە نا ڕاستە بەڵام ئەگەر لە پاڵەو ئیشەی ئیشێکی باشتر هەبی و داهاتەکی باشتری هەبی ئێ بە ئەکیدی لایڤ موزیکەکەی ناکەن سمەوی یەکەم لۆ ینی خۆ هەز دەکەی لایڤ میوزیک سی لێستان دێەوە خۆی ئەزانی کۆمەمسا هیچ ئیشەک مەسەلەم زۆر زار مۆزوع ئەم باس کردیە هیچ ئیشێک لە لایڤ موزیکی خۆشتر نییە بەڵێ لۆ من خۆشە متعین. ڕەنگە زۆر فەنان هەبی لێ وەڕز ببی بڕێ وڵا هەمە لێ وەڕز بوویمە سەن هەموو ڕۆژێ کەلعادە یەک بابەت هەیە مەسەن لە یەک بازنەی بخولێەوە ڕەنگە نەخۆش بی بەڵێ بەڵام لۆ من
نوێگەری هەیە شتی باش هەیە فەیسی نوێ هەیە هەموو ڕۆژێ ینی شتی باش پێشکەشەکەین گروپەی باشم لەگەرە لە خۆی بەزیاد بی بەڵام لە هەمان کاتیشداگەیشی باشتر هەبی وڵا و داهاتەی باشتری هەبی و بزنجەی باشتر هەبی باکی ڕەنگە بزنجە باشترەکەی بکەم لە لای موزیک بەڵام لە پاڵەوەی دەستبەرداری هوەر نەبم زۆر باشە کارمن ڕۆنزی لە لایڤەکانی دەنجی خۆتی یان گۆڕانکاری بەسەر دەنجدێنی فیسەبیلوی کە خەڵک لێ ڕازبی نامە ساڵدر ئەمن ئەوەی کە فەیس تو فەیس ئەمنی دیت بێزان داخۆ قسەکردنی من و خامی دەنجی من کە لە ئێستانێکە و لەسەر مەسرایی هەمان یەک شتە ئەبن هەز دەکەم گۆڕانکاری سەردادێ زۆر جار هەیە تابعچی کە وەردەگری لە ناو لایڤەکان مەسەلان ڕوون پێت برمە تو مەبەست ئەوەیە بتەوێ مقلدی یەکێک بی وەکو مقلدکردن تەقلیدی کەسیان ناکەمەوە بەڕاستی بەڵێ هەمویان ئوستازی منەوە نی برێ مەسەلەن لە پێگەی کەسیان کەم بکەمەوە ڕاستە ئەمە گۆرانیەکانی ئەوان مەسەلەن ئەڵێنەوە پێشکەشەکەین بەڵام بەڕاستی وەکو تەبع بڵێم هەمان شتیوی وەربگرم و هەمان شتیوی کۆپی بکەمەوە حتمما ختمە چ خۆم لێدایە زۆر باش ئەدی و تۆقعاتی لە هەموزیەکی هەیە تۆقع ناشیرنیت و توقعي من ناشرينه تخوا قلم ورقه شيليها ناشرينه بو هموتان عسوديتان بو توقعي نا صعبەت دەکەم زانە بەس زۆر کەیفت پێ دێوەنێ بۆ تۆقعی خۆت لە هەموو جێکی دێکی نووسرای شەوێ لای میزیکی هەیە کارمەند لە فلانە جێ تۆقعچی لەو لای کرایە كور بخواي گەورە منو پۆستەران دروست ناکەم بەخوای گەورە ئەدی تۆقعی دادنێن يكونوا داندرا بخود او توقيع وشي لوجوي شان لك يعني كما حساب خلق او بغ توقيع من بلاش باشە ئیشاءله دەبیە پۆستەکی گەورەت دەبی شتەکی باش دەبی لە ناو هم توقيع كوكله ئەو نا تۆقعیت هەموو عالم دەیزانی تۆ ئەگەر لیان تەزویر نا توقيع كسفير نابي کەس فێر ناوێت بخواي كومالك كودي تدا بخواي يعني زاني كومامسا جاری خوا قلم ورقه شي زعما بيشت كاميرا ئەرێ وڵا هەیتی اغلبي بيترم بخواي معناها زور جواني هي فشت فيني ها تو في بيكني بخواي والله يهونيها دەی بخواي قورا رات بابي توقيع كتلو كم استانك بس فشت بيني شەمپێنایە کاکە بخواي فشت هابيدي ئێستا لە بۆ مام بکە بزانێت تۆقعەکە کۆ توقيع كتلو كم استان بس دەم چاوە لەو لای نازام لەو بەری کوم تێناگەم توقيع لو سير انا كم لە سێرێ بکە لەو من فەخر و شانازێ هەڵدەگەم فخر وشانازي له مش بس يبي له توقيع ايه ده تۆقعەکەی بکە ئەم پێشان کامریت دەم لابە ئەوی لابە شان مەکە پرسیار شتا قوم جعلي سري سارني مارد نشوي دەی فەرموو تۆقعەکەی بکە دسم الله رزق دەی یا الله خوای من ماشەڵڵا ئەلێوی باشە بەجددی ئەو تۆقعمان هەیچە اوت سير شوي ئا او توقيع سركه لان سري بشرشة بەرێ هم بمعنى دنياش دي سركه ئێ فيس تشتدا بيكنيا انا للدنيا بيبكنا لبن نسراتي دەبی نازم سرێت نسرات سليب لدنيا بيبكنا وبنو شتەکایگەی تێدانە لا انا كيتي دانيا نسرات كان الله والله يوريك. برياض مليون ديناري فخش فيها هندير تلفونه جاب ولا ذاك ما وامر جمال لێوی بري اودا ئاکرێدا باشی باشي دبرت مرم قوربانت بم باش دست نزو والله داري ناو برنامج ما وكويا تو تشكي تسكن والله لەمانێ مەبەکانێ کوڕم سهي تشيلويا والله بەتاقیتەنێمە والله هنا ئارێ والله دباش دست ما سكم ودام لنا برنامج ما هذا صادق ما مصال ديري بك ئێ باش قصينا نخوش لك كتير زعيا بينا برنامج ما شرف وكرامة تمشي قڕۆ دا جان کوی قوربانت بم جانەکەم کوی باشی وەزعت کو حاڵت وەزعت ئاروەحواڵتان والله الحمد لله نقول كنا باشن
او مقيل كونا احواله صحته مارو من دار دايكو باو والله خۆزگە داکوبام مەبا دەسە توش داچێ منی فەرقی چییە؟ كان اذا ابش ما داكو باو جارك نادەی تەمەەن درێژ من ئینشاءالله ئەوە لە کارمەندی ڕازی زوو سەر لێدا واخواي نا لازم ساري لينا دەست خۆش دەستت ماچەکەم دەستانت لێ ماچەکەم عزیزی خوش عزیزی دایە گیان خۆشەویستی تەمە درێژ بی تەمە درێژ عزیزی دایە گیان خۆشەویستی خواافیس تەمە درێژ بی قوربانە دەمە ساڵ دێر قسە خۆش دیارە داکت حیاتە مارۆدا دەی خوا لێ نستینی وەگە زوو ئەگەداری نەکەی ئەو ناوکەوی ئێ خۆزگەوە لا قالێ هەرەکە تەمە درێژ بی شەڵا قوربان دەمە ساڵ هەم دایە و هەم بابۆ هەموو برایانەت و هەم قوربانە دەم خێزانت حەیرانی چاوانە عزیزی منی ئەمن لەو پارتەی پرسیارم نەما دچنە پارتی دووەم دەچین گەمەچی دەکەین ئەدۆڕێیان لا هەنوو کە باس قسەت لێک نەکەی هەتا ئێستا نەمبرتەوە زانام یەک زار برتەوە دەچین تاوڵەش دەکەین باشە لەسەر چاڵنجەکی چاڵنجەکەش بە کاگویسر دەریاگەدار لە چاڵنجەکەی دە چاڵنجەکە کووە چاڵنجەکی خێرخوازی دەکەین پێکەوە باش بچین ئەدۆڕێیان نادۆڕێ نازانم سوزانم دەبڕۆ فەرم کارمەنجە ئەبە یۆ مام ساڵ دێر وڵی هیوادارم یەکەک زیادە و یەک زیادە و لێرەدانێ یاڵە پێنج دێ ڕێدێ بەخوایە بە یۆ ها سەر و شکلی وێتی ببە یۆ ئیشاءڵڵە 6 و 3 ئەوە شەش سێ ئەمن بە سەیەکی ئەتو بگەڕینەوە یەک و پێنج ئاوە بێشوویەک یەک و بێش بەڵێ بەڵێ ئەوە شەش یەک و دوها یارمەتیش دەدەم قوربان جارشێ ئەوە سێ برێ ئێ ئێ ئەوە چار سێویەک یەک و شەش لۆی جوانتر یەک و 6 ئەوە یەک ئەی گەمە نیە دی ئەوە پێنج ئەوە یەک ئەتی بیت لی نادا بەڵ بۆ لێ دەسێ ها لێمە دەبرا ها لێ دەمەڵە نەنە لێمەدا ئەوە سێ ئەوەش چار دەست خۆش ئەو سێ لۆستێ برا پێشم نییە ئەو سێ بانیدا کومەلۆت ئێک و دووی یەک و سێ ئەوە دوو داهێ بەخۆ لە خۆ دۆ دێ بۆ ئەوی بێت ئەوە پێکەی ئەوەی ناکەی زۆر گەمان نزانم مامسا بەس سێ و بێش ئەو سێ ئەوش بێش وەرە لێدا بە چارەشی ئەو چاری دەست خۆش ئەوە جار یەک ئەوە ئێک ئەو دووبارەیە عەل نەبوو حەلیە ئەو دووبارەیە دۆڵجار ئەڵڵا ئەوە یەکی ئەوە دووی وەیە بەرێ بەرێ ئەوە دووی دی ئینە دیکە ئەوە سێ ئێ وەیە بەرێ ئاها ئەوە چاری کۆ چارە ئەو کەیکە هەوە دێ دێ خۆش بسم الله الرحمن چاریان سێ دەی بەمە سێ چاربانیدا دوشتانی ئەی ئەوە یەکیان ئای کبرا ئەو چت کردیا ئەوە یەکی دەڕاوەستە ئەتیم ئەو دەبی لێرەوی نابی نابی ئەوە دووی ئەوە دوو ئەوش دوێتی بالوت بوانە باڵۆ بە لا خۆت لێ دێ ئەوە هەپیەک ئەوە یەکیان ئەوە سێ هەزارەکەت ئەوە نەبی ئەوە دی بێش ئەوە بێش هەر دێمە دەرێ هەوەرە دەرێ مش حال لێتە دەم هەتا لێت نەدات ئەوە دوو ئێ ئەوە سێ جوانە چین بە چاوت ئێزە ئەوەی جیهار و دوودەی یەک و سێ گەلۆ دوو شەش هەیلە و گەلار مێژە ئەو شەشەکەی لێدا لێ نادا پێنج و دوو ماڵەش جوان تەیە خۆی نەخۆشەوەم ساڵ وڵی ماڵەش جوان تەیە ئەوە بەکەلک نایە ئەوە بەکەلک جووە پێنج کڕ بەکەلک نایە بەکەلک
والله بكلك ناي دمكة راوس هي أوي هي لميش تاوليك ها من أرى والله عيامك لو بجيت كردم ياكو شش زهار وقصور او زهر ونيا أنا والسيبرا ايه خوجني هو شو ياكو شش محزني هاكنك لكن وينك الواحد باش برا باش خو تسمنا قوتيا دبل سي دبل سيها يعني دبل جير داي دبل جير داي وهي كيف أفكر او بدو قلقتو قال الروسين ما نجي درجة أو قوتو السي. أورم تبربو زهار زار او زار يعني قابل اللي هم اللي دي داي حتى أوش او وش زولي موضوع. دانت جواني قالوا او سي صار او زار اوي دو زاري او يشي او نار نعم كرة كون أروى ما صندر في رالة بشر ياك دي صار او زار يكادو شو دس خطا دي في دي شكل بشر لو بيقام نبي. لومنا ها او يكو صار أي بابا الروب أخوائنا خوش بو ياكل شش يكو شش ياكل شش كرة يقلا نيتد والله قرعان نيتا شش ملوني قمي مني صاردو هيوبا اوجو او صار نيتي قرعان دورا ششك باي باي او شش او سي او ياك لو تتعزى العب صار بيش دس خوش بينز يك دكايرة كو بشميرة ده يك دو سي صار بينز اوج يك كارم لمش قمي كيونيا بخوار ولا ممسى لمش دوري باي بخوي بشانس زبرمسى راح يخوجني بينزو دو قابيكا خوجني بوتاكي يعني بعدين يعني خوشة بس اوج دكا يك دو سي كوكا. يك دو سي صار بينز تسوانا جو تروى خوجني ناوا ايه دكا بينز ويا بري او يلو يك صار شي لو هاكي برا لو هاكي نادري ما تجيش لهم ده ايه دي ديلو دي ياكل السيد اللي ده يبا نبي يكو دبي يكو ساربا سي او شيء لنا دمبرا دولي دم وضع باشا عيبني وي بابو بينجدو بري فكوف ده خو قمانيو لو كمان يهند خوشة غير بينز والله من نزالم مش يكو سي يكو بينز نسيهم بينجدو والله شاشو دبرام كارمن دوراي اها ده او دويان بري ويا دي دي او دقوم نيا شو بيش دوسة سوكو ده سيف خوي شردو ده درا إتوا سيف خوي بري برا دوي هردو دوي تاك انا او السي اوش صار نيا وين نرو او دو اوش بكيدي هاي تسد قام يدكي لو كمان ياكم برا ما تشير اوش شو ما بيش هو الا هو رقيق في أوزو جار شش اوش صار شو دو كارما أخوام زانية دورم لقدكم نو والله تعزى هو دورام خطايا من نبونا هروك دست مرديا كينو والله يبهمو تمن زارك شي زارك تابرديتو بس ها تشالنج جو ايه كارما جام جانا كم طبعا انقسم لقيس فكرت قلت محزم ليا بحكم جنابة يوسف شي يوسف استا يوسفي برادري خوت بالي برادري مشى كرشي ناس دار قسم لقلي كرت قلت محزم ليا لا
ئەو چاڵنجەی کە کاک کارمەند میوانە لە لایمە لە ماڵی خۆیتی ئەی دیارە زانیت ئەم بتو ئەبێ و لەبەر هەندێک گوتم حەزم لێە لە ڕوان زێبیکەین چاڵنجەکەی دیار بوو پێی باش بوو ئەو ینی ئەو اختیاری کرد پێی باش بوو گوتی کۆمەڵک نەخۆشەنە لە ڕوانزێ لە سەیدەڵەکانی ڕواندز بە قەرت پارە دێنن یان پارە دێنن بە قەرت عیلاج دێنن ئەگەر لە سەیدەڵی بە قەرت پارە بمیشە دەکسان لە سەیدەڵەکان بە قەرت عیلاجی وەردەگرن گوتی یەک لەو نەخۆشانە با قەردەکەی سافکەنەوە چاوت جامی جەنابەت چاڵنجەکەی دەکەی ئەلۆ ناکەم ئەم ژنەکەڵ بەشدار دەبم وەڵا بەسەر چاو با بکەینە دوو یانی چێ لۆ نەخۆشە گونا عبەتەنێ دوو باشن ینی یەکیان ئەم نیشانەت ئارە وەڵا تا ئەم ڕازیم تەواو ڕۆژەشی تاورە ڕۆژەشیدا دەنێ دەرێ ئیتفاقی ئەوەی سایکس بکۆی دەکەین ڕۆژەشیدا دەنێ پێکەوە دەبی بچینە ڕوانزێ و ئەوچینە ڕوانزێ چن نانش لێ خۆنەوە داواتی توینە کفتە چێ خۆن لێ وەڵڵاهی ئەوزۆم لە مێژە کفتەی ڕوانزیان نەخواتێ کفتەی ڕوانزیان گەڵە خۆشە بە تایبەتی ئەوەی کە ها ئەنگۆ بە ئەوەی دیکەم بە چەوەندەری هەیە دیکە کفتە سۆرە کفتەی سۆرەش شتوارەمەوە دای بالۆن چاپ کەوتەوە والله ئەخعازێت لە بۆی گۆر عزیێت نیە نەدا سباس سار نەفەری عزێتە والله سەفەرش لافەرە عزێتە کارمەنجیان حەزمێنێتدا ئۆدا عزێتی بخوا بەس سێ نەفەرین یانێمە کارمەنجیان بەخێر بێەوە بە قوربان دوام ساڵ دێر بشم بورە لێ بکەم ینی بەڕاستی باش نەبوو گەمەت ینی بەڕاستی چ بکەم ینی تازە فێر بوومە تازە نا والله تو ئەمە دەمدیت لە سناپەکانی شەماڵی جاری وا بوو شەماڵ ئەوەی تاوڵی لە بنهەنگری خۆی دەناو دەڕۆی بەڵێ علاقاتت ما ئێستاش باش لەگەر شەماڵ وەڵا شەماڵی کەلەوانێک کە ڕەفیقەکی زۆر نێزیکمان کوڕەشی نازدارە زۆر وەڵا سلااو ڕێزمان هەیە لە بۆ ڕێزمانەی لە بۆ کاک شەماڵی تایبانچەکەم لەوانەیە ماوەچکێویش میێوان بیلێرە وەڵای دە شەماڵ وەرە خۆشە مارێ خۆشتت ئێتەوا ماڵی خۆتانە زۆر باشە بە حکمی ئەوەی ئەمێن یعنی کارمەند تۆزەک ئەستا هەیدا بنێم یان ئەوم هەنە دانێ ئەوە کە ئەوەی گوتت وەقەرش لە عەردی دانێ پێدەست حەز لە عودەکەم بێ بە قورعان ناوە بیتم وەڵای ساکمێ ناسیارێ وەڵا قابلی تو نیە بە قوربانە دەم عینی چانکایەوە نیە بەڵێ عینی چانکایەکی وهام هەیە قابلی جەنابت نییە بە تەبعاً قوربانە دەم مام ساڵ دێر لەگە خۆ جوان و باش هەر لە جەنابتەوە لەگە خۆت بۆ مامۆستای گەورم ئەزیزی منی تۆ دەست پێکەین با مارە تۆ تەمبوری ئاوس ها چی وەرێ باو مارەت ئەرێسە تەمبوری ئاوس زۆر باشە تەمە درێژ بی بابت کارمەنە من لۆم هەیە پرسیارە بکەم ئەرە وەڵا مامۆستا ئێدە زۆر باش یه پاییز زرد و زمستون زرد و خۆشە گۆرانە دونه تنگ و یه زخم قشنگ و غم چت ببردین تۆ محسین چاوەی شیوە بزانم بەڵێ ئەوە کوت زانی وڵی نازام گوتیان حەزی لەو گۆرانەیە و مادە پێی تێک دەچیت و پێت تۆ ڕۆدەبێ و عەسەبی دەبیت و شتوایە یادگاری کۆنی ببردێتەوە عەسەبی بووم نا بەس زیادگاری کۆن و دەکەوتە حاڵەتەکی ئەنتیکە و کارمەند نا کۆمەڵک بابەت هەیە مام ساڵ دێر بەجددی کۆمەڵک گۆرانی هەیە زۆر تەئسیر لە منەکە زابەکەت بقنعێ نا بەجددی بەخوای یەکە ئەو گۆرانیەکە یەک ئەو بابەتانە ئەوەیە کۆمەڵک گۆرانی مۆینە مۆین ئەسفانی کۆمەڵک گۆرانی ئەژدەریە دوو بەسەرهاتی حەسەنسی ساوەیە ئەوانە کە گوێ ئەدەمێ بەجددی دەماری قالم پێ خاوە بنەوە بەجددی ئەو گۆرانی بزاتە ئەوەشیان بەڵێ هیچ یادگارتی لەگە گۆرانی حتمما کۆمەڵک یادگاری هەیە مەم ساڵ دێر
لە زمانی ئەو زمانی کە مثلا تەڵەبە بووین ئەو ئەنەمانجێ ئەدایە ئەو بابەتانم بەبیردینەوە بابەتی سەردەمی کە تەڵەبەی مەحەدی بووین لە وەزعی خراپدا بووین برمە تو کۆمەڵک شت هەبوو ڕەنگە بە دڵی مە نەبی ئەمە لە وەزعک بووین کە تەڵەبە بووین نابای مثلەن ئیش و کەسابەتمان کرد بە لە هەمان کاتدامە دەوامەک مەحەدمانە کرد سبەینان پاشەڕوانان خەریکی کەسابەتی بوون گلوکمان بەسەر دەیەخست دەزانم لە بیرمە بلوکمان بەسەر دەیەخست و چیمەتۆمان بەسەر دەیەخست و زیخمان بەسەر دەیەخستەوە شتانە لە وەزعی زۆر ناخۆشدا بوو ئیشکردن جێگەی شانازی حتمان فەخرە لۆ من وڵی من ئێستا دەگە دابی مەم ساڵ دێکە مەسەرەوە بابەتانە دێتەوە مێشکم بە فەخرەوە کۆمەڵک بابەت باسەکەم ڕاستە تاکید و ئینسانیش کە دەبینی ئێستا لە پێگەکە و ڕابردی خۆی لەبیر نەکردی و جوانتر دەبێت دڵنیا بلەوە ئەکید وایە زۆر باشە ئانۆ ئانۆ نازناوتە بڵێ نازناوم بوو ئادێستا پێ ناڵێ ئانۆ ئێستانەکە نازانم وەڵاهی باشە کارمە دڵێن کابراایەکی جەنابەت موعیدە زۆر خراپەوەیە وەڵاهی نازانم هەڵدێن موعیدم خراپە وەڵاهی وە دەڵێن بەقوران موعیدم زۆر باشە من وەکو موعید بەس ئێستا هەمان ئەو پرسیارەکە ویان گوت وڵی کارمەند کابراایکی ئێحمالە ئێمالی ئەوە دەزانم 100% وەی ئەحمالم زۆر ئێحمال دەزانم 100% وەیە تو گۆرانی دروست دەکەی دەسێ پێش دەکەی عاسفی دەڵی کاوەرە دەری ئیشەکەم پێێتە سعات 12 شوێ گۆرانی کتاوا دروست کردی بە ڕێوان بۆ نیە ڕێوان گوت کاوەرە دەرێ سعات 12 شوێ ڕێوانش لە خێوەستای فەقیرێ دەفسنجارەکەش لەگە خۆ بینە بینە ڕاست بردی تەستودی ئەرەوەڵا لە ستودیو ئیشەکەی تاوا کردی ڕاست لە لای ئەرەوەڵا ڕاست لا لە موعید مەم دقیقم بەخوای موعدم ئەوروپی نیە برێم 100 تەواوەوە بەڵام ڕەنگە سعاتێک بۆ پاشپێ سعاتێک بۆ پێشپێوی لەگەڵ یەک لە گۆرانی بێژەکان کێشەت هەبوو ئەو گۆرانی بێژە یەکەم کەس کە هینایە سەر ستێجی جەنابەت بووی بڵێ ئەو کێشێتان حەل بوو یەکەم کە کوتخوا دووبارەکەەوە یەکەم ئەو گۆرانی بێژە بڵێ کە ئێستا گۆرانی بێژەچی باشە و دیارە و وەکو جەناب لای میزگوشت زۆر دەکە بڵێ یەکەم کەس ئەتوو لە ڕوانزە هیناتە سەر ستێجی گوتان کاکە ئەو کوڕەشێ و دەنجی خۆشە و با گۆرانی بڵێت و بەڵام پاشان بینتان بە خراپی تێکچوو زۆر ئاز دانیشتیمە خۆ مام ساڵ دێر جوان دانیشتم احتیاجە بە دڵی خۆ خۆزەکە چار مشکلانشە هەندێک نازانم کو دانیشتیمە بە قورعان مرتاح نیمە مرتاحی دانشە برە ماڵی خۆتە ئەو نارە دیۆنال مارێ خۆیتت زۆر ببورن بەس مایکەکەی بینە و لای بە دەنگمان قەتانە ماچی چێوە بم لێدا لە تەنج مۆبایلەکەت دانێ مام ساڵ دێر ڕاستە بینمان نەما لەسەر شتەکە هی ئەوە نەبوو بەڕاستی بینمان لەسەر تێک بچی بەڵام بینمان لەسەری تێک چوویدی بەهەرحاڵ ئەمە دەست پێش خەرومەوەی کە پێچیش بینەوە هەرچەندە خەتا لەویش بوو تاکە لە من نەبوو خەتا لەوی بوو بەڵام دەست پێش خەر بووم و بخۆم چوم باوەشم لێدا و گوتم خەڵکێک با نان و پیازی بەناوی من تو نەخوا جوان تو فەنانی و میش فەنانە جوان جمهورت خێوە من جمهورم هەیە خەڵکێک گوێ لە تۆگری خەڵکەی گوێ لەم نەگری ڕەنگە ئەمن لەسەر کۆمەڵک مۆزوع خراپ بم لەسەر کۆمەڵک بابەت خراپمە تو خراپ مەبە ئەگەر تو لەسەر کۆمەڵک بابەت خراپی من خراپ نابم لەگەرت جوانە ئادامە تو دەست پێش خەر بووی لە هەر بژیت هەرەوەش لێ ساوڕە دەکرێت بە قوربانت بۆ شتەکە پێ بڵێ قەت ناتوێ باسی بکەی بەس ئێجارە باسیکە لە ڕۆ باشەکەیان لە ڕۆ خراپەکەی بە دڵی خۆت قەت ناتویستێ باسیکەی بەس حەزم لێ لە بۆ من باسیکەی ئەوڕۆ کۆمەڵک شتێ مەمسا کە باس ناکرێ مەسەڵ کۆمەڵک شت هەیە کە باس نەکرایە ڕەنگە خەڵکیش نەزانی سەر کۆمەڵک بابەت ڕەنگە مەسەن لە کۆمەڵک بەرنامەی دیکە بەم ساڵ دێر دانیشتە بم ڕەنگە ڕۆبعک لە ژیانی خۆم باس نەکردبی طبعا ڕۆبعک لە ژیانی خۆم باس نەکرد ڕەنگە زۆر جار لەسەر ستێجی ما ئەها فەیسمایلەکەم هەیە پێ ئەەکەنم با خەڵکون وڵای بە مستەڵعاتی ئەو قساکە پێ ئەەکەنم لەسەر ستێجی و کۆمەڵێک حرەکات و لەگەر عازف و لەگەر ئەوەی و ڕوون لەگەر خەڵکی خۆشە ئەوانە ڕەنگە لە ئەساسدا وان نەبی ڕەنگە دەیان مشکلەم هەبی ئەمە لە پشتەوە ڕاستە ڕەنگە ئەو فەنە دەیان مۆزوعی دیکەی مەسەلەن
پێبەخشی بووم ڕەنگە دەیانیشی لێ سندمەوە بەڵام ئەو شتەی کە باسەکەی مامۆستا بەڕاستی فەن لەو کاروانە فەنیەی کە تێداینا بەڵێ ئەوەی کە باسم نەکردبی قەت لەسەر ئەوەی پلانێکی زۆر باشم لە بەرنامە هەیە لە هەکبە هەیە بەڵێ ئیشەڵڵا پرۆگرامێکی زۆر باشە داواکاریێکی مەزبوطمان نووسە بەڵێ پرۆپۆزەرێکی باش زۆر باشە نزیکەی 30 عازف بەرنامەی زۆر تۆپمەی جوان دروست دەکەن دروست دەکەین زۆر باشە لە چ کەناڵێک دەتوانین باسی کەناڵەکەی ناکەم زۆر باشە پرۆپۆزەرەکەمان تەقدیم ڕەنگە نەگەڕێتەوە وای مەسەلەن باس بکەم و خۆم ئەو بکەم و بڵێم بەڵام ڕەنگە نەگەڕێتەوە و ڕەنگە بشگەڕێتەوە سبەیە ڕاست کۆمەڵک هونەرمەندیشمان دەستنیشان کردیە کە لە مودەی 12 ئەڵقا کە سیزنەکە بەڕاستی هونەرمەندە تۆپەکان ئەوانەی کە هەون زۆر باشە تێگەی لەم هەمویان باشن یعنی هونەرمەندان هەیە هەونەبی تێدا هەونیە وەڵا هەیە ئەن با خۆم نەکەمم لە هەمویان خراپترم بەس هەش هەونیە زۆر باش ئەرچەندە پرسیارەکەی ببوورە مام ساڵ دەر با خەڵک بنەوە عکسی نەگا وەکو دەنگ نام وەکو دەنگ باس ناکەم باسی فەن نەکەم فەن کو مەسەلەن ئەو پاشخانە فەنیەی کە هەیتی ڕەنگە بە قورعان هونەرمەند هەیە ئەمە لە گەریدانشی من نەیزانیە مەقام چییە کورە وەڵڵاهی ئەگەر هیچ نەبی ئەو تۆ ئیشی تووە باشە با پرسیارەکە بگۆڕم نانەمە گۆڕە دەبی لە لەسەر مۆزوعی بێت تاقڵا نادا با پرسیارەکە بگۆڕم بەڕێی کارمن ڕوانزی بەڵێ کە خەریجی هونەر جوانەکانە بەچێ دەگوتری هونەرمەند بەچیە گوتری هونە ئەوخەن ئەمان باوەش مۆزوعی کابرایی دەکەم ئەمن نانە بەچێ دەگوتری هونەرمەند لە زێنی من لە هونەرمەند چییە هونەرمەند دەبی بەو کەسەیە گۆسری هونەرمەندی متەکامل بەڵێ پاشخانێکی هونەری زۆر باشی هەب بەڵێ پاشخانێکی هونەری زۆر باشەبی یعنی تو پرسیاری لە ڕووی بابەتی فەنەوە لێ بکەی معلوماتی پێبی لەسەر کۆمەڵەکشت بەڵێ چۆن لێت پرسم بتهۆبن چیەت و نەزانی یکرۆڵا عیبە وای ویان نا بەڵێ تم پێت برێ مەسەلەن هەر مەقامە سەرچەکانی مۆسیقام پێ برێ نەزانی کورڵا عیبە ئەجێت لە گۆرانی بێژی وە دی بەڵێ ویان نا هونەرمەند گۆرانی بێش فەرقە هەیە بەڕێی تو هونەرمەند و لەگەر گۆرانی بێژی دەبی فەرقیان هەبی قورآن گوناحیە بم برێ هونەرمەند بە کازم ساهرش برێ هونەرمەند کورە وەڵڵا گوناح واقعەکە وایە کاکە وەنی مەم ساڵ دێرت خوا کۆمنت نادەم لۆ کۆمنت نادە برا دێت هونەرمەند نییە چی من ئەم پرسیار دەکەم وەڵا دەبێت توش جواب دێ من ئێستا لە قاڵبی ئەوەی مەکە پێشکەشکاری ماڵی خۆتم ژمارەم نەدەبی جواب دێ برا نا بەخۆی بەڕا سوارم بە قورآن لا ناکەوێت لەسەر بابە دەبێت ئێستا یەک لای بکەینەوە دەبێت ئێستا یەک لای بکەینەوە کاکە چ دێت و تو قورآن گوناح نیەستان کە بە پاگانەی بری هونەرمەند بەڵێ بە پاگانەی بری هونەرمەند مەسەلەن بە زانمە برێم چییە ئێکە ڕاستە نەکەمونی شکلەکەی ئەمە ئەوەیە شتەکانمان زیانە کردەوە شتەکانمان زیانە ئەو پۆلێنکردنە مەسەلەن توارێ بە چێرێن هونەرمەند هەرچەندە ئەمە قەت لەگەڵ ڕێئێنیمە لە بینی گۆرانی بێش لە بینی شاعر لە بینی مۆسیقار ژەن و ئەوانە بەراورد کاری نییە هەر یەکە و نەوەعەکە هەر یەکە و تامەکە هەر یەکە و چێژەکە لیڤلیشە بەخوای مامۆستا لیڤڵ بەخوای لیڤڵە وەچی ئەو گوڵێ ئەو گوڵە ئەتو بۆنی گوڵەکت پێ خۆشە و بۆنی گوڵەچکێ پێ خۆشە تێدەگەی ئەتو عترێکت لە خۆتدا ئێستا بۆن منە تۆماس کۆسمالە لە خۆدایە ئەمن عترێکم لە خۆمدایە ئەتو ئەوت حەز لێ ئەمن ئەوم حەز لێە باشە ئەخرشتی ناکرێت مام ساڵ دەرە کۆمەڵک شتی شێ بەخوای چی دیدێ ئێستا ئەم خۆم نامەنا ئەو جابی ئەو دەبی جواب دێەوە ئێستا چ دەوێ بڵێم کاکە بەخوای هەموو لێک دیفەنانتر نەگۆ هەنا بەدزدی وارم بەخوای داوا لێ بردەکەم کەس بەغەڵەت تێنەگا والله بلاوتە مەبەستم کەس کەستانیە والله بەڕۆحی داکەم هەمومان سەردەمانێک حەزمان لێ بۆ ڕەفاقەتی کەسێک بکەین بڵێ حەزمان لێ بوو یەکەکە بی لە ژیانمان چیە مەبەستم زۆر باشتر دەگەی ناڵێم هە خەرخۆی لەوەی دەدا لەو بەر بەس گۆڵەکەی ناکە دەی کاکە جواب مەدۆ ئەوە هەموو مۆزوعیم نەزانی لە دنیاە لە ئەی تو زێت نەزانەوە چێن دەرەی دێشی چ شتەکەی لێ تێدانە چ شتەکەیکە لێ بترسی هەتاکو ئێستا لای مۆزوعەکە زۆر لێترسێ مام ساڵ دێر هەر بەجددی
رنگا او موضوع يا ربي ان شاء الله خدايا رونا قد رونا والله ان شاء الله رونادات ما دام ودليد ان شاء الله رونا حسب تمشى كردن وحسب وبتيجيشنم كما بس اللي ان شاء الله ان كز شاء الله رونا ان شاء الله كز لدزنادي ان شاء الله هموت ان شاء الله رونادا ان شاء الله هم لا والله ما قروا ده امران قبريك لكم مالك بابا تراب تشيشم ان شاء الله تمن دريج دبن هم لا يز وقت خود قريه للبوي كخلقه قولك ما بيكون قورية سبورت يز وقت خود قريه زلتينارين طبيعتي خود قري بيشتك خود قري بس تاو خلقه قولك يا ولد الدنيا نبي سلوشتي خوب قوري بخ يعني قد نتقري نبا خوي كده الصوش نوت أمد نانوس برو متعمل لا درنا نادي تيمكوما بري والله لا برنامج نادي تيمكوما بري والله ادي وش طلبه بمكوبو اليوم سعر عملي لك والله دي ايوه باشا إيه. قسەکم پێ بڵێ کە زۆر ئازاری دابی هیچ کاتە شوڵام نەدایتەوە قسەکت پێ برم زۆر ئازاری دابم ڕەخنەک لە تو گیرابی زۆر ئازاری شتێک هەیە مەم ساڵ دێر لێرەش با ئەو مۆزوعی بە خەڵکیش برم با خەڵکی و مۆزوعی بزانێ زۆر خەڵک هێرە کارمەند ئەو چێ ئەو چێ ئەو یعنی 24 ساعت خۆی سەرخۆشە ئەو کابرایە ئێ هەندێک مۆزوع ئەم جلو میان گۆ کارمەند ئەمە طبعا 2017 دا نەخۆش بووم وابوو لە بیرمە لە بیرتە لە بیرمە من جەڵتە لەیدام لایەکم ڕاوەستا بە کاملی ڕاستە ئێستا دەکەدابی خەڵک کوارە کارمەند بە مەشروبی وای لێ هاتیە ئەو مۆزوع عقدەیە لە درێ من زۆر ناخۆشە تو شتێک نەتکردبی و نەکەی شتەکە بە زۆر بەسەردا بچەسپێنن تو باشە من ناسیم کابرایەکی لەو خۆی بە زیادبی متدەینم ینی زۆر دووری و بابەتانەمە بخۆی ڕاست زۆر دووری و بابەتانەمە هەزار الحەمدولillah لە فەزلی و خۆی بە زیادبی نانی ئەو شتە زۆر ئازاری دای زۆر ئێستاش دەکەدابی مامۆستا خەڵک زۆر باسەکە زۆر جار مەسەلەن بینم پۆستە چی مکرایش چی مکرایان والله ئەوە تەماشەکە فول سەکرد بەخۆی گەمەت خۆش نین هەوڕۆ کو گەمەت خۆش نین هەوڕۆ ئەوڕۆ ئەڵە زۆر پێ ناکەنی یاڵا ئەو ئایفادەکەم دانا ئەو زەبا بین قسەی بکەین ئەو هات دەیۆنیە هادی کۆ پێش خۆدانە برایە من کارمان کاگی یوسف طبعا بإذن زەنابێت ئەمن دەزانم ئیزن لە زەنابەت وەگرتیە کە ناویشت دێنی لێرانە کۆمەڵک بابەت هەیە ئەمن حەزم لێ باس بکەم کارمان ئەوەندە لە جیهان باسی دەکەم لە باسی خۆی ناکە واقعەت پێ بڵێم ئەو زلوێ ئێستا باسی زانیتم لۆ دەکەی باسی ئەوم لۆ بکە لەگەی یەک دقیقە لەگەی یوسفی وەچی چوو بوونە ڕانیەی سیارەکەتان کرد ئەو لە ماسکە مۆزوعی یوسفی و سەری سارێتان لە باسەکە یوسف چێ یوسف و سەرە ساڵ یاڵا ساڵێکی لە ڕوانزێ ئەوە کرا حفلەی سەری سارێ زۆر هەمە حفلە ئەکرێت لە ڕوانزێ عادەتەن بەڵێ. ساڵێکی لە ڕوانزێ ئەینەوە حفلەی سەری ساڵێک کرا پێیان گوتە یوسفی دەیبی بێ بابە دەزانم لە بیر بە یوسف بووێ ئەوە 2010 بوو ئەوەی تو باسەکەی بڵێ ئەوەی حفلەکەی شەنگلبانێرێتەوە بڵێ ئەو تێم گۆرانی گوتنەوەە پاشەنجی 3 ساڵ پاشەنجی جارشکیان یوسف کردەوەی دیکو تو ئەوکیان دیت بوو بەرەمەکەیان دیت بوو پێش داخۆی بیت کردیان لی دێەوە شتانە خۆلەنجینی یوسفیان کردە بابەنوێر بڵێ پاش 3 ساڵەکە جارە کردی تیجاری دوم کرد یوسفیان کردە بابەنوێر ئەشیا مەشیانوێدا عادەتەن ڕدێنێ بابەنوێلی لاستیقا وێ یوسفیش بۆ ناو عالەمی وانە ئەمە عالەمە یوسف ناسی بۆوانە ڕدێنیان ڕاتشا بوو ڕدێنوێرە کابرای کرد ڕاتجوونی بە کابرای دابوون بابەنوێلیاندا وەڕاک بابەنوێلیان گرت یوسفیان بەجلکی بابەنوێل لە پشتۆی مێکزەبینە لە تارەخی بابەنوێلی شتیوانە لە پشتۆی مێکزەبینەیان باکرد بەجلکی لە سۆر وی وڵای یوسف گردنمە نازانەکە هەرچەند ئەم نزمۆر گرتیە بشکەی خۆتە ناو لە باسی ئەوم لەوەکە وەچبوون سیارەکەی بکڕن لە ڕانی چوینە ڕانیە دەگە برادەرشی دەوامی لەوێ بوو ئەمە لێن دەرەدا ناین سواری پا چەندە عەفدەی تەمووزێ چرقەی گەرمایە
لامش كابرا مدان قلت كاك والله من دوامهم هي بس قال لي انا باس هنا ميني باسي كسكا دي سواري ب 500 ديناري لراني ادبات سوار قرني تليون درهم مع رازيلينا بەڵێ ثم باش والله سواري باسي من باساش تبريد تدانا بو قريب بصوتين لقرما زور قرما ناو مع رزا قرمات قرما ساعات دوني ويسيني رواني او بزمو رزمية يق كسي لينيا يق قرمايا اشتي وهانيا بەسە تو یوسف امنو يوسف قيلاني شو عن لقربو برادري يوسفيش هات بو قلت ودا قرم من داير لدوامي قلت يا قام السيارة نكرم سطاسطة والسيارة هنا كري يعني ما بتاكسينات شنو إيه. أمجو قلت كابرا قلت برادر تو كم بارت ويا قلت ما يتسبك كري يجوا قلت براتو عقل سنة قلت له قلت لي أنا السوداء بموبايلي شكل سيارة بموبايل أو زماني موديلي آيفون حفتي وتعزى آيفون حفت هذا مش آيفون حفتك قلت والله من آيفون حفتهم ويا أقول بخو مش سيارة نيا ثم أقول مش لخو السوداء شكل لخو بس سيارة اسمه قوابي قوون يدي قلت والله برادر اللي ريفيا يوسف أم هاجيش ندرس يقول قاعد ساعة كم دنيا بو قرماي قررت ساجي تقدر خوارديو قلت كارمنت من هتامز قلت اسم استنى كديمه مش قلت باش حتى يوسف شو مزقوتهم تلفونك لو زمعتي راني قلت مرنا دم صوتام لا قرما عمل انا ضغط يوسف هات بو تلفوني قلت له شي اندري قلت برا يوسف اما نخو كافتريا اجدان اشتما اتبروب قري تسدي تو من دي ما عملت لكم قلت تو والله دانش من خريجي تعوضي ولا ما تعوض كرت ضغط تلفونك هات يوسف قلت كارو قلت ما قلت جيش ما سياره خو هاي قلت لاخوي بزياده بي ايه يوسف السياره قلت افيو كم ديتي تو ناو باكتي قلت والله هي تواوا ايه قلت يوسف تسيا قلت سيلفرا غير عاديه زانتوماتيكا شتش زور زور خاوينه زور ايه قلت يوسف اتو برازيل بتصار ورقه فروشتيها $100 لك لما $500 اخذكو موضوعه قلت زور خاوينه توازدو موضوع بينا قلت اخر كو سيارك قلت درت زي ايه ب $500 قلت ايه كو قلت ما تشيني بيونيا قلت ما سيارة لو سيارته ما تشيني بيونا بي كو بيو كو بيو ربس بمري كو بيو سيارته ها قلت مره ليك انا برما سؤال تاكسي ولا سؤال تاكسي ولا ساعتين روازي قلت برواز بينا برا وبمن ناكري کاک یوسف بشمان بووە من ئزنم وەرگرتێ بەڵام زمان کردی یوسف کارمەندەوە بەخۆی هەروایدی لام مەدەسەگەت بەخوای منی ئازا کردیمەوە یگو گردن تا ئازابی لە هەر جێکم باس بەخۆیان منشی ئازا کردیە ماری ئاوابی دێڵە کارمەنجانەوە ڕوودەکەی من پرسیارم نەمایە هیچ دەودا دەڕێنوانە بێ پڕە بەسبیانە حەیرانۆک ئەمن لۆ خۆڕاوە چی بکەم با لە چێلیەکویستانە پێدا بێمە خوارێ بەرامبەری گەردە گەردێ ڕواندزیە ماروێران بەرامبەری کانی قوڕێ وەختی لیفکە شۆڕ و گەردەن زەرد و سەر بە زێر دانیشتینە ڕاوێ خۆ بینۆ خوارێ لە چێلیەکویستانە مێرگە چەکۆیە شێخ مەموندیا کانیە سەر بە زێڕا کویستانە سرێشمەیە گەردە گەردە ڕواندزیە کۆسپەیە بێجانێ دەبا بچین دێمە چی بدەینێ ئەی لە ئاشی ئاو دەلاغەی لە سپیلچێ سەرخانێ گەیە سپیلچێ ئامۆکابانێ بەردینی پوشێ قەندیلی دەوزێ بادینە گەڕێمە کردا سەر کۆم و گەروێ بابەزیشی قەرەبێت و قەرەبۆت کا بێژنگ بەسەری هەورازی قەرەما بستێک و ڕەکۆکە زۆر داهاتمۆ خوارێ لۆ بنیە سەرا و پیرداودیا قاری کرد بە سبیا دەوڕووبارێ گردلانکەی بیرێ عاجی ڕەحمانی عاڵای قەدیم شیر ناوە جێ گەردەن سەردا
لەسەر ئاوێدی بەگە و مەخموری گەڕامەوە ماروێران با بچم لۆ شارەکەی ئەو لێرێ دەرێم برامە و لێرە و لێرە دەرێم برامە و لێرە و لێرە لەسەری قەراتە لە بنی باژێڕە خۆ تازە دەزانم سینگ و مەمچێ نازدار حەیرانێ من قەیسەری و دوکانە گۆتی کوڕەتی مەلاوە نیو شەوالۆکەی فێدرێ خۆ هێدینۆکە دەستۆ کادە ناو بجێڕە ماروێران حەیران و خۆ فەوتایمە من فەوتینە حەیران درگەلک کولە و گەلک بریندارە توخوا برینۆکانم دەرمان کە جوانێ هاي قردا 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 يا دسمال حريري زردا هاي قردا 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 دسمال حريري زرد أرد ورا مردو مردانا دزلا مردي خوبردا دورا مردو مردانا دزلا قلي مردان بردا چاو دەستێرەی شەوێ ڕوومەدم کۆچێکەوێ خۆ لە منۆ لە گوڵەکەی مێرەدەد جیهانت خۆشتر دەوێ لە منۆ لە گۆڵەکەی مێرەدەد کامانت خۆشتر دەوێ هەی گەردا هەی گەردا دەسماڵە حەریری زەردا هەی گەردا هەی گەردا دەسماڵ حەریری زەردایە دەوەرە مرد و مەردانە دەست لەو کەبرایەی بەردا دەوەرە مرد و مەردانە دەست لە مێردی خۆ بەردا وای وای ئەرە لەو هەوایەی بەربۆوە ژبێن دەکەم شل بۆوە دەی لەو هەوایەی بەربۆوە بێم دەکەم شل بۆوە ئەو قسە تەماشای کردم ئەمن دڵم لەخۆ بۆوە بیتوێنت لەسەر گیاڕم بە تووتن و گەنم و جۆوە بیتوێنت بە قوربان بێ خۆ بەماش و برنج و جۆوە ئەگەر یاری باشی دەیڕام کوشە بەخۆوە ئەگەر یاری باشی ڕام کوشە بەخۆوە ئەروای مەمەلاروە فندق مەمەلاروە عشقی باڵایە و قسەی بووم لە پار و پێرارەوە عشقی باڵایە و چۆڵەی بووم لە پار و پێرارەوە جوانەی چێە بە گۆزان ئاوێدێنێ شێخی گەرمیان و کوێستان ئوستازم لێ نەستێنێ شێخی گەرمیان و کوێستان ئوستازم لێ نەستێنێ ئەرە هەروای وای 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 ئەرە هەروای مەمەلایەنوە فندق مەمەلایەنوە عشقی باڵای ئەو قسەی بووم لە پار و پێرارەوە عشقی باڵای ئەو چۆڵەی بووم لە پار و پێرارەوە خۆش کارمەنجان هەر هەبی زۆر زۆر سپاس کارمەنجان زۆر زۆر خۆشحاڵ بووم دووبارە زۆر زۆر سپاس لە ماڵی خۆت بووی هەر ساق مام ساڵ دێ گەلێک دەست خۆش لە بۆ جەنابەت مەمنونم سپاس لە بۆ 964 عەزیزی دەست خۆش لە بۆ بەرنامەکەت مەمنونم هیوادارم ساق و چەند ڕۆژ باش بن عەزیز 964 هەر ساغبی پلانی جوان بەرنامەی جوان بەرنامەکەی ساعاتی سفر بەجددی ینی بەڵێ بەڵێ من یەکم لەوانەیە کە زۆر
ریسێرجی و بابەتە یەکەم زۆر تەماشاکەم بەرنامەکەی تو بەرنامەکەی وان بەرنامەکەی چاوان خانیش باوە نەرێ وەڵا تەماشای بەرنامەیەمیش ناکەن زۆر باشە هەر بەدزدی سپاس دەکەن کە بینەری 964 جەناب حتمما عزیزی دووبارە زۆر بەخێر زۆر خۆش هەست بۆ مام ساڵدێری عزیزمان منش خۆش هەست بووم بۆچی جەنابەت بە قوربان بشم بوو ئەگەر پرسیارێک بە جەناب خوا بمانبووری خوا بمانبووری مام زۆر ساڵدێر سپاس گەورە عزیزی من پێم خزمەتکارم دووبارە بۆ قوربانە دڵم حەیرانم